نزیکەی 2 مانگ لە خوێندنی ئەم ساڵ ڕۆشت و بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لە دژی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و دواکەوتنی موچە لە کاتی خۆی لە خۆپیشاندان بەردەوامن. تا ئێستاش حکوومەت وەڵامێکی نەداونەتەوە کە بەدڵی ئەوان بێت. لە کەشوهەوایەکی سارد و ڕەشەبادا لە سلێمانی مامۆستایانی زانکۆ و فەرمانبەران و خوێندکاران و چین و توێژە جیاوازەکان لە بەردەم کەمپی نوێی زانکۆ خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەران داواکاریەکانی پێشویان دووپات دەکردەوە لابردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا. ئێمە کۆڵ نادەین لە داواکردنی مافەکانمان، چونکە ئەمە مافێکی ڕەوای خۆمانە، نەکردتەنها بابەتی مامۆستایان بێ، بەڵکو هەموو بەشەکانی تر پرۆسەی پەروەردە بە تەواوی پەک خراوە. پەیوەندی لەو ئەچێ لە 180 پەیوەندی بە موچەوە بێ، بەڵام باقیەکەی پەیوەندی بە پرۆسەی خوێندنەوەیە. پرۆسەی خوێندن بە تەواوی بەلا خراوە، هیچ گرێگێکی پێ نادرێ بە هەموو شوێک. بۆیە ئێمەش بەردەوامین تا بەدەستهێنانی مافەڕەوەکانی خۆمان بە شێوازێکی مەدەنیانە. لە هەڵەبجە بە هەمان شێوە خۆپیشاندان بۆ هەمان مەبەست بەڕێوە چوو. بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران و خاوەن پێداویستە تایبەتیەکان و کەسوکاری خوێندکاران لە بەردەم فولکەی عومەری خاوەر گرد بوونەوە و بەڕێپەیوان چوونە بەردەم باخی گشتی و چەندین وتار و پەیامی ناڕەزاییان خوێندەوە. لەوێش تا ئێستا پرۆسەی خوێندن دەستی پێ نەکردووە و بایکۆت بەردەوامە. پەیامێ بگەێنم بەسەرجەم حیزبەکان ئەوانەیە ئەیانەوێ مامۆستا بەکار بێنن بۆ خۆیان. بەڕاستی مامۆستا کۆیلەی هیچ حیزب و هیچ لایەنێ نییە. ئەگەر مامۆستایەکیش حیزبی بێ، وەک چۆن لە کاتێکە ئەچێتە قوتابخانە بەرگی حیزبایەتی لە خۆی دائەکەنێت و دائەماڵێت، کاتێنە مەیدانی خۆپیشاندانەکان و مەیدانی ناڕەزایەتەکان پیشیانە مامەڵە ئەەکەین، بۆیە داوا ئەەکەین لە هیچ حیزب و لایەنێ ئێمە بەکار نێنێ. مامۆستایان و فەرمانبەرانی قەزاکانی سەی سادق و شارەزووریش لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەکانیان کۆبوونەوە و پەیامی ناڕەزاییان دژی سیستەمی پاشەکەوتی موچە دووپات کردەوە. لە ڕێی ژووری پارێزەرانیشەوە مامۆستایانی سەی سادق سکاڵیان لەسەر حکوومەت و وەزارەتی پەروەردە تۆمار کرد. دەستەی پارێزەرانی خۆبەخشی قەزای سەی سادق لە ڕێگەی ئەوە مامۆستایان و موچەخۆران شەکوایەکیان حاضر کردووە کە لە ڕێگەی دەستەی پارێزەرانی خۆبەخشی قەزای سەی سادقەوە داوا لەسەر حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە تۆمار بکەن بەو پێی کە ئاوڕێک لە مامۆستایان و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان ناداتەوە. هەرچەندە خۆپیشاندەران لەسەر جەمگردبوونەوەکانیاندا ئەویان دووپات دەکردەوە کە سوورن لەسەر داواکاریەکانیان، بەڵام تا ئێستا حکوومەت وەڵامێکی قایلکەری نەداونەتەوە و چارەنووسی خوێندنی ئەم ساڵی سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بە نادیاری ماوەتەوە. عومەر فەتاح، NRT، سەی سادق.